خۆشتان لێ بێ مناڵە ئازیزەکان یاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ یاخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم. ئەزانن بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارە ئێمە ئەم ناوچە جوانەی کوردستان ئەدی پێم بڵێن گوندەکەی ئێوە ناوی چییە؟ ئەسکەر. سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی باشە ئاغجەلەر سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای چەمچەماڵ سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەبڵێک قایم بۆ خۆتان. مناڵەکان پێتان خۆش بواتمە گوندەکەی ئێوە؟ هێ حەزەکەن ئەمڕۆ هەمێ گفتوگۆی تایبەت و خۆش بکەین بەیەکەوە؟ زۆر باشە کەواتە هاتمە لای هەر کەسێکتان چیم لێ پرسی پێویستە وەڵامم باتەوە باشە؟ شەپۆل چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ باشی؟ شەپۆلگیان تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ؟ ئافرین هەر بشی شەپۆلگیان. شەپۆل ئێوە لە گوندەکەتانە کشت و کاڵەکان چیە چێنن زیاتر؟ تەماتە و خەیاروان. تەماتە و خەیار و شتانە؟ ئەی باشە گەنم نۆک پاقلە نیسێک ئەو شتانە ئەوانەشە چێنن؟ ئافرین ئەی تۆ لە کاروباری ڕۆژانەی ناو گوندەکەتانە هاوکاری خێزانەکەوەکەی وەکو دایک و باوکو ئەوانە و زۆر باشە یەک چەپڵێک قایم بۆ شەپۆلگیان. بینەر چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئەی یاخوار باش. بینەر تۆ منە خۆشەوێ؟ ئەی باشە زای ناوم چییە؟ زیتەڵە ناومە بیر چۆتەوە؟ وەڵای گلەی بێ لێو باشە؟ جوانە. بینەر تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار؟ ئافرین هەر بژی. بینەر لە گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە؟ هەتا پۆلی چەند؟ تا پۆلی نۆ؟ ئەی باشە ئەگەر دەرچن بۆ پۆلی 10 و 11 و 12 ئەچن لەکوێ خوێنن؟ ئاغجەلەر بەچی هاتو چووەکەن؟ بە پاس؟ ئافرین باشە بینەر پێم بڵێ ئەگەر بە پاس هاتو چۆ بکەن ئەبێ مناڵان ئەوە خۆیان بێنە دەرەوە لە جامەکە و قیشە قیش بکەن؟ بۆ؟ چونکە دوای ساری و شتیان لیانەدا نابێت. ئافرین ڕەنگە تووشی ڕووداوی هاتو چۆ بین وایە؟ هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ بینەر. ڕۆز چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ هەر بشی ڕۆزیان. ڕۆز تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار؟ ئافرین هەر بشی ڕۆزیان. ڕۆز لە گوندەکەی ئێوە کانی و ئاوشتی لێیە؟ لەکوێیە؟ لە خوارەوە یان سەرەوە؟ سەرەوە؟ ئێ باشە ئەگەر مناڵ کانیەکان پیسکە خۆڵی تێفڕەیە بەردی تێفڕەیە پیسی تێفڕەیە کارێکی ڕاستەیان نەڵێ؟ بۆ؟ چونکە پیسە بێ. ئافرین چونکە ئاوەکەما پیسە بێ وای لێ کەڵکی خواردنەوەی نامێنەیە دوایی کوێرە بێتەوە وشکە بێ وایە؟ هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ ڕۆژ. مناڵەکان قسەم لەگەڵ هەر کەسێکا کرد بە تایبەتی ئەو وەڵام باتەوە با کەسی تر قسە نەکا باشە؟ هەر بشی. ئاریا چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئەی یاخوار باش بی ئاریا گیان. ئاریا تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ؟ ئافرین. ئاریا ماڵتان دوورە لە قوتابخانەکەوە؟ دوورە یان نزیکە؟ تۆزێ نزیکە؟ باشە ئەو ڕۆژانەی کە باوباران و ڕەشەبایە ئەو مناڵانەتان کە لە پۆلیەکەن ئەڕۆن لەگەڵتا بۆ قوتابخانەکە هاوکاریانەکەی؟ زۆر باشە کەواتە ئەبێ ئێوە چاوتان لەوانە بێ کە لە خۆتان مناڵترن بۆ ئەوەی لە ڕێگان نەکەون بۆ ئەوەی قوڕاوی نەبن باشە؟ ئافرین ئاریا گیان. ئاریا ئەزانی گۆرانی شتێکمان پێشکەشکەی؟ دەی خوایاواتن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کاوسەرە خاکی گاوهەران پڕ لە گوڵ و نەسرینە سەیرانگای بەهارانی سەوزەگەی نرم و جوانی سەدڵا بێ حەیرانی ئاوی کاوسەرە
خەڵکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە ئەم شوێنی کووردە جێی قەرامان و مەردا لانی شێرینە ئەبەدا ئاوی کاوسەرە خاکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە پڕ لە گوڵ و نەسرینە. ئافرین یەک چەپڵەکای بواریان هەر بژی دەست خۆش ئەدی بابینە لای ئەم مناڵە جوانانەی تر لیناس لیناس چۆنی؟ لیناس لە هیچ نازانێت. باشە قەی ناکە لیناس نەچۆتە قوتابخانە وایە؟ دا باشە لیناس بۆ ئەوەی کە زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە پێویستە شەوان زوو بخەوی بەیانیان زووەسی لە خاو ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی نابێ سەیری ئایپاد و مۆبایلیش بکەی باشە؟ ئەگەر سەیری ئایپاد و مۆبایلکەی دواتر چاوەکانە کز ئەبن دوایی وای لێ چاوە هیچ نابینێ بۆ قوتابخانە ئەبێ عینەکی گەورە گەورە بۆ بنووسن باشە؟ یەک چەپ لە بۆ لیناس ڕەوە ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ڕەوە تۆش وەکو لیناس نەچوویتەتە قوتابخانە؟ حەزەکەی بچیتە قوتابخانە؟ ئافەرین کەواتە تۆش وەکو لیناس پێویستە شەوان زوو بخەوی پێویستە خواردن زۆر بخۆی پێویستە میوەکان بخۆی نابێ هارە هاریش بکەی باشە؟ ئافرین یەک چەپڵێکایم بۆ ڕەوە یاران چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ باشی؟ یاران جان تۆ لە پۆلی چەنی؟ یەک ئافرین هەر بشی یاران باشە پێم بڵێ ئەگەر ئێمە لە قوتابخانە وانەکانمان بەباشی نەخوێنین و سعیەکانمان بەباشی نەکەین دەرەچینیان دەرناچی ئەی باشە بۆ ئەوەی کە سعیەکانمان بکەین بچینە پۆلێکی تر ئەبێ هارەهاری لەگەڵا بکەین نەخێر ئەی باشە تۆ هاوڕێوەیە لە پۆلەکەی خۆتان کێ زۆر هاوڕێتە بەیەکەوە ساییەکان ئێکەواتەی تر وردە وردە ئەڕۆین بەرەو کۆتایی قوتابخانە پێویستە لەگەڵ هاوڕێکانتان باش سایی بکەی باشە؟ ئافرین یەک چەپڵێکای بۆ یاران ڕۆزە چۆنی؟ دەنگ و باسە؟ ئەی یاخوار باش بی ڕۆزە گیان ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ؟ ئافرین هەر بشی ڕۆزە؟ باشە پێم بڵێ ئێوە ڕۆژانە ئەو کاتانی کە قوتابخانەتان نابێیان کە سعیتان نابێ لەگەڵ هاوڕێکانتان چی یاریەکەکەن؟ یاری چاوشارکیەوە ئەمانە یاری چاوشارکیە؟ ئەی کە خۆشاوە چاو ئەشاریتەوە قەڵا یەک و قەڵا دوو هەتا ئەڵێم قەڵا سێ کەس لەم ناوە نەوە سێ هەمووتان جۆ ڕۆزە؟ هەتی گۆرانی ئەزانی؟ هەتی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازا و ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوا لە باخی ژیر بێفەروان شەیدای گوڵی زانستم هەر خوێندنا مەبەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەوەی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی گیان لە چوارچێوەی کوردستان هەر بژیت یەک چەپڵێکامی بۆ لێبەن ئافەری دەست خۆش دیاکۆ چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ هەر پشی دیاکۆ گیان دیاکۆ تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەنی؟ لە پۆلی دوو ئافەری ئەرێ و جیوە خۆشە چییە دیاکۆ؟ دەنگی چۆلەکەیە؟ باشە تۆ گیاندارە خۆشەوێ؟ باشە ئەی لە وەرزی هاوینە کە باران کەمە بێتەوە ئاو کەمە بێتەوە تو هاوکاری چۆلەکە و باڵندە و شتەکانەکەی کە تونیان نەبێت و برسیان نەبێ چیان بۆکەی؟ گەن ئاویانەی تێ؟ ئافرین ئەوە کارێکی زۆر باشە کە ئێوەی مناڵان بیکەن لەبەرەوەی چۆلەکە و شتی وا برسیانە بێ لە وەرزی زستانە خواردن کەمە بێتەوە لە هاوینا کەمە بێتەوە بۆیە پێویستە ئێوە ئاویان بۆ دانێن خواردنیان بۆ دانێن بۆ ئەوەی ئەوانیش نەمرن لە برسا وایە؟ یەک چەپڵێکایم بۆ دیاکۆ هێلین چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ هەر بژی هێلین تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی دوو؟ ئافرین هێلین
تۆ حەزت لە پاک و خاوێن نییە؟ بەڵێ ئافرین باشە ئەگەر بینی قوتابیەک خوێندکارێک بەڵێ لە پۆلەکەیان جبسە خوات و زەرفەکەی پڕایاتە سەر زەویەکە تۆ چی پێڵێ؟ ئەلەم ئەبێ هەڵێک دەدەبی کە دێنە تەنەگی خۆڵەکە ئافرین بۆچی؟ چونکە پۆلەکەمان پیس دەبێ هەر بشی لەبەرەوەی پۆلەکەمان پیسە بێ وایە؟ ئەی تۆ هاوکاری مامۆساکان و کارگوزار و شتەکانەکەی لە پاک و خاوێن ڕاگررتنی قوتابخانەکەتان بەڵێ زۆر باشە یەک چەپڵی قایم بۆ یێلینکیان محەممەد بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە بەرمە هەر بشی محەممەد جان محەممەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافری محەممەد بەڵێ شعرێ لەبەرە شعر ژینی لا دێزانی نەوەڵە ژینی لا دێ سەیرانە گەرچی تۆزێ گرانە ڕۆژی نەورۆز سەری ساڵ ئەکەونە ئیشکر و کاڵ یاجووت یا جۆگەهێنان بۆ ئاوداشتن دەخڵودان ئەوە زانی نەوەڵە داوە من بۆ موتیقەی ناکە لە جاتی تۆ یەک چەپڵی قایمی بۆ لێبەن هەڵوێست بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە بەڵێ باش ئەیا خوار باش بی هەڵوێستیان تۆ لە پۆلی چەنی لە پۆلی یەک لە پۆلی یەک ئافرین هەر بژی هەڵوێست باشە ئەگەر ڕۆژێک هاوڕێکێ نەخۆش کەوێت و نێتەوە بۆ قوتابخانە تۆ هاوکاریەکەی بۆەوەی لەوانەکانی دوانەکەوێ بەڵێ چیەکەی لەگەڵیا ئەبێ دەرزی پێ بڵێ ئێ هەر شرە بوو ئەبێ پێی بڵێ ئافرین کەواتە ئەبێ کە چوویتە ماڵەوە بچی بۆ لای سەردانی بکەی بڵێ ئەمڕۆ ئێمە ئەم وانانەمان خوێندووە پێویستە تۆش ئەم وانانە بخوێنی بۆ ئەوەی کە چاک بوویتەوە لەوانەکانە دوانەکەوی وایە هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ هەڵوێست هەوناس بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە سەلامەت بی هەر بژی تۆش سەلامەت بی هاوناسیان هاوناس بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین هەر بژی هاوناس بەڵێ ئەرێ لەم ناوچەیە بەڵێ ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چی ڕێوی لێ گورکی لێە هێ. کەروێشکی لێە گەروێشێک بەڵێ باشە ئێوە ڕاوەکەن لەم ناوە نەخێر ئەی باشە ڕاوکردن کارێکی هەڵەیە یان ڕاستە کارێکی هەڵێ بۆ خراپە ئاخر بۆچی نابێن هینە ئەزێتی هینەکان دەین دیارەکان زۆر ڕاستە نابێ ئازێتی ئاژەڵەکان بین لەبەرەوەی کەمە بنەوە ژینگەکەمان ناشرینە بێ سروشتەکەمان بەرەو لە ناوچوونە ڕوا دوایی ئەها ئێسا چەند خۆشە بۆ خۆمان لێرە داری شوین گومان لە سەوتی ئەو هەموو باڵندە خۆشێ وایە ئەگەر ئێمە ڕاویان بکەین ئەوانش لە ناوەچن و نامێنن وایە هەر بشی هەوناس بەڵێ ئەی ئەزانی چیم پێشکەشکەی ئادەی نه هیچ نازانم هیچ نازانی دە باشە کەواتە بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ گوندی عسکەر زیتەڵا بەخێر بێ بۆ گوندی ئەسکەر ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئەو ناسیان هانس بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە بەڵا باش هەر بژی هانسیان هانس لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئافرین هانس ئەو جلە کوردی جوانانە چییە لەبەرتا حەزت لە جلی کوردیە باشە ئەی بۆ نەورۆز جلی کوردی و لەبەر کرد بەڕاستە زۆر باشە کەواتە پێویستە مناڵان ئاوا گرنگی بەر بە پۆشاکی کوردی لەبەرەوەی پۆشاکێکی ڕەسەنی نەتەوەییە پێویستە ئێمە لە هەموو بۆنەکانە لەبەری کەین بۆ ئەوەی بە جواترین شێوە خۆمان پیشانی میلەتان بین باشە یەک چەپڵی قایم بۆ هانسکیان تەمەن چۆنی دەنگ و باسە چۆنە ئەیا خوار باش بی تەمەن ئەی تۆ لە پۆلی چەند لە پۆلی یەک تەمەن کەواتە تۆ هانس و هەڵوێست و یاران و ڕەهێڵ لێک پۆلان ئافرین باشە ئێوە شەڕەکەن بێکەوە بۆچی بۆی ئەزێتوان نەبێ ئافرین کەواتە شەڕکردن کارێکی هەڵەیە وایە هەر بژی یەک چەپڵی قایم بۆ تەمەن هاودەم چۆنی قای ناکە هاودەم چۆنی
منە خۆشەوێ ها منە خۆشەوێ اه منیش زۆر تۆم خۆشەوێ یەک چەپڵێک قایم بۆ ئەو دەمگیان ڕێڵ بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە ئەواشە ئافەری ڕێڵگیان هەر بژی ڕێڵ لە پۆلی چەندی یەک لە پۆلی یەک بەڵێ ئافەرین ڕێڵ بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە دار ئەبرنەوە نەخێر بۆ لەبەرەوە کارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە بەڵێ ئافرین ڕاستەکە کارێکی هەڵەیە لەبەر ئەوەی ئەگەر ئێمە دارەکان ببرینەوە ئەو وەختە چۆلەکە و باڵندەکان یەنە سەردارەکە نەخێر نەخێر ئەو وەختە ژینگەکەمان چۆڵە بێ ناخۆشە بێ ئەو هەوامان ناخۆشە بێ جۆرەها نەخۆشیش بڵاوە بێتەوە وایە بەڵێ وایە بەڵێ هەر بژی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ڕەزوان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وڵار باش ئەی یاخوار باش بی ڕەزوان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ باشە ڕەزوان بەڵێ تۆ لەگەڵ هاوڕێکانتا کە پشوتانە و کە قوتابخانەتان نییە خۆتان بە چی یاریەکەوە سەرقاڵەکە ماسار چاشەرکێ و یاری تۆپێن باشە ئەو یاریان نەخۆشتریان یاریکردن بە مۆبایل ئەو یاریانە بە چاشەرکی و تۆپێنەوەمان ئافرین. ناخۆشە باشە پێم بڵێ مۆبایل و تابلێت و ئایپاد و شتانە سوودی هەیە یان زیانی هەیە زیانی هەیە بۆچی لەبەروی خراپ چاوت کز بێ ئافرین خراپە چاوەکانمان کزە بێ هەروەها وامان لێ تااقەتی خوێندن و کتێب خوێندنەوە و ئەو شتانەمان نامێنێ وایە وایە ڕەزوان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ماسا قوتابیم لە پۆلیسێ ئاڵاژیر و بەڕێوجێ بولبولی چۆ ساوە لە باخیژین بێپەروە شەیدای گوڵی زانستم هەر مەستم خوێندرە هەر خوێندنە مەبەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەمە تا کتێب پێوەم هەتا بگەمە خۆشی ژیان لە چارچەوەی کوردستان هەر بژی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەن ئافری دەست خۆش ڕەزوان گیان هێلان چۆنی باسی ئەکە جوانە ئەڵێ باسم هێلان منە خۆشەوێ ئەی حەزەکەی من ببینی هەموو ئێوارەیەک ها هێلان ئەبێ بیرە نەچێ هەموو ئێوارەیەک سەعات 5 سەیری ماوەی مناڵانی کورساتکەی لەوێ فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە بەرنامەی زۆر خۆشمانەیە دادەتەوارمانەیە بەرنامەی زۆر خۆشیەیە هەروە داپیرەشمانەیە بڕگەی چیرۆکیە حەزت لە چیرۆ خوێندنەوەیە دەکەواتە بێ گوێ لە چیرۆکەکانی داپیرە بگری بۆ ئەوی شتی باشی لێەوە فێربی باشە یەک چەپڵێک قایمی بۆ لێبەن دەست خۆش باران چۆنی باشی ئافرین باران ها نای باڵانە کاکە باڵان چۆنی کە جوانن تەمەندرێژ بن پێویستە ئێوە مناڵەکان ئەگەر چوونە دەرەوە بۆ دەشت و دەر لەگەڵ مناڵی لە خۆتان بچووکتر بوون ئەبێ ئاگاتان لەوان بێ باشە زۆر باشە مناڵەکان پێتان خۆش بوو کە مناتم وێرە منیش زۆر دڵخۆش بووم کەواتە من ئەمڕۆ دیارەکەم بۆیە ناوە لەگەڵ خۆتانە ئەزانت چییە؟ گۆڤارێکە ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەری ئەکات و وەکو دیاری نردوێتی بۆیەوە ئێوەش بیخوێنەوە بابەتی زۆر گرنگ و بەسوودیتیایە باشە؟ من لێرە کۆتایی بە بەرنامەکەمێنم هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز